تیمی سکاڵاکارانی ستاندەر هەواڵی خۆش لەبارەی تەوتینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمە ئاشکرا دەکەن. ترسێکی گەورەی تورکیا لە بەرەو پێشچوونەکانی هەسەدە لە سووریا ئاشکرا دەبێت و هۆشداریش لەم بارەیەوە دەدات. بڕیاری دادگای فیدراڵی بەخێر بۆ سەرچینێکی ترشکایەوە و بڕێکی زۆری موچە بەسەریەکەوە وەردەگرن. دکتۆر ڕەعەد ڕەفعەت سەرۆکی تیمی سکاڵاکارانی دەستگای ستاندەر لە دادگای فیدراڵی ڕایگەیاند ساڵی 2025 ساڵی تەوتینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەبێت. وتیشی دوای ئەوەی لە دادگای فیدراڵی داوای تەوتینکردنی موچەمان کرد لەلایەن هەردوو حکوومەتی هەرێم و ناوەندژایەتیمان دەکرا، بەڵام خۆشبەختانە ئێستا هەموو لاداکۆکی لەسەر تەوتین دەکەنەوە. دکتۆر ڕەعەد ئاماژەی بەوەش کرد تەوتینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم بە هیچ شێوەیەک بەند نییە بە ڕادەستکردنی داهاتی ناوەخۆ، بەڵکو بەندە بەداتە و زانیاری موچەخۆرانی هەرێم کە دەدرێن بە حکوومەتی ناوەندی. وتیشی مژدەتان پێدەدەین لە ساڵی 2025 کۆتایی بە کێشەی موچە دێت و تەوتینی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەکرێت و لەگەڵ موچەی موچەخۆرانی عێراق ئەوانیش موچەکانیان وەردەگرن. بەپێی ڕۆژنامەی شەرق الأوسەد لە ئێستادا ئەنقەرە ترسیەیە بە پاڵپشتی ئەمریکا و وڵاتانی ڕۆژئاوا هێزەکانی سووریای دیموکرات لە سووریا بەرگێکی دامەزراوەی وەربگرن. دەژڵێت پێناچێ ئیدارەی ترامپ ڕێگە بەخشانەوەی سوپای ئەمریکا بدەن لە سووریا وەک ئەوەی تورکیا دەیخوازێت. ڕۆژنامەکە دەژڵێت جڵمجۆڵەکانی تورکیا لە دیمەشق و بەغدا و ئەنقەرە بۆ ئەوەیە ڕێ لەو هەنگاوە بگرێت هەسەدا ببێتە هێزێکی فەرمی دەوڵەتی سووریا. پێشتریش مەزلوم عەبدی فەرماندەی گشتی هەسەدا جەختی لەوە کردەوە بەبێ ئەوەی وەک هێزێکی فەرمی لە چوارچێوەی سوپای نوێی سووریا بمێنێتەوە ئامادەنین بچنە ناو سوپاوە. هەوڵەکانی تورکیاش بۆ ڕێگری لەو هەنگاوەیە. بەپێی ڕێنمایی خاننشینی لە عێراق ئەو سێ تەمەنەی لەو ماوەیە خاننشین دەبن و سەروی 25 ساڵ خزمەتیان هەیە دەبێت 18 موچەیان بۆ خەرج بکرێت کە 6 موچەی بنەڕەتی و 12 موچەی خاننشینی بوونیانە. بەو پێش بەهۆی بڕیارەکەی دادگای فیدراڵی ئەو خاننشینانی لە هەرێمی کوردستان لە سەرەتای ئەم ساڵەوە خاننشین دەبن. ئەو 18 موچەیە دەیانگرێتەوە لە کاتێکدا پێشتر حکوومەتی هەرێم لە کاتی خانەنشینی تەنها 6 موچەی بە خانەنشینانی کوردستان دەدا.